بە مەبەستی زیاتر پتەوکردنی پێگەی ژنان لە کۆمەڵگەدا تا هەزر و تواناکانیان یەک بخەن بۆ دروستکردنی فشار لەسەر حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوشێوەی پیاوان بەشدار بن لە دانانی پلانی بەڕێوەبردنی سیستەمی سیاسی و نیشتیمانیەکان سیمینارێک لەو بارەیەوە ساز کرا. تێیدا باز لەوە کرا لەگەڵ ئەوەی ژنان هەندێک لە مافەکانیان دەست کەوتووە بەڵام نەکراوەتە استراتیژی هەمەلایەنەی حکومەت و حیزبەکان. تاکو ئێستاکە ئەتوانم بڵم هەندێک ژن هەندێک مافی دەستکەوتووە بەڵام بەڕاستی نەکراوەتە استراتیجێکی هەمەلایەنەی هەم حکوومەتیش و هەمیش حیزبەکان هەرچەندە تاکو ئێستاکە چەند جارێک ئەو استراتیجی مافی ژن دراوە بە هەموو ناوەندی دەسەڵاتەکان و حیزبەکانیش بەڵام تاکو ئێستاکە پەیڕەوێکی ئەو تۆ نەکراوە بۆیە دەبینین مەسەلەم لە کاتی گفتوگۆیە لە نێوان لایەنە سیاسیەکانە تاکو ئێستاکە ژنێ بەدی ناکرێ وەگەر بەدیش بکرێت ڕۆڵێکی بڕیاردەر و ناوەندی دەسەڵاتی نییە داهاتووی نزیکە لەو هەڵبژاردنانە بەڕاستی ئیتر یاسای سێ بە یەک لا ببرێ و بکرێ بە کۆتایکی فرەیی لەگەڵەوەشە ئەو ژنانی کە دێن پێشەوە ژنی بەتوانا بن کۆبوونەوەیە قسە لەسەر ئەوە بکەین ئێمە چۆن نەتوانین خۆ دەزانی هەڵبژاردنمان لەبەرەو پێشە چۆن نەتوانین هێز و توانەکانی خۆمانێک بخەین کۆی بکەینەوە بۆی بتوانین فشار دروست بکەین لەسەر ئەو لایەن و لیست و حیزبانی کە لە هەڵبژاردنەکانی داهاتوە بەشدارە بن و چۆن وایان لێ بکەین کە مەسلەی ژن بکەنە ئەولەویەتی خۆیان و بە شێوەیەکی جدیتر وەری بگرن. لەگەڵ ئەوەی بەپێی یاسای کارپێکراوی عێراق ژنان لە سەدا 25 بەشداریان پێدەکرێت لە پەرلەمان هەروەها لە هەرێمی کوردستانیش لە سەدا 30 بەڵام تەنها بۆ ئەندامی پەرلەمانە بۆ حکومەت نییە لەسەر دەسەڵاتی یاسادانان جێبەجێ دەکرێت ئەمەش نیگەرانی لە لای ژنان دروست کردووە. پێی دەستوری عێراقی لە 125 ڕێژەی ژنان بەشداریەکەن بۆ پەرلەمانواتە بۆ دەسەڵاتی یاسادانان ئەمما لە دەسەڵاتی جێبەجێکردنا بەداخەوە ئەمان ڕەچاو ناکرێ بەڵکو لە حکوومەتی ئێستای هەم حکوومەتی فیدراڵ و هەم هەرێمی کوردستان تەنها یەک ژنت هەیە لە هەرێمی کوردستان یەک ژنت هەیە لە حکوومەتی فیدراڵات تەنها ژنێکە هەبوو دوای ئەوەی چاکسازیەکانیان کرد ژنێکی تریشیان داناوە بەڵام ئایا ئەمانە چەند دەوریانە بێ لە ناو حکوومەتەکە و ئەتوانم ئەگەر باز دەسەڵاتی دادوەری بکەم ئەوە ڕێژەی ژنان هەر زۆر کەمە ڕێژەی ژنان کەم و هەم گرنگیشی پێنادرێن تەمەناکەم ئەمڕۆ ئێمە بتوانین لەم کۆبوونەوە بە نەتیجەیەکی باشمان هەبێ و دەورمان هەبێ لەسەر حیزبە سیاسەکان کە ژن جارێکی تر بگەڕێنەوە بە پێگی سیاسی بەڵام بەڕا وەرگرتنی ڕاکانیان. لە کۆتایی سیمینارەکەی ڕێکخراوی ئاسوودەدا کە چەندین داخوازی و پێشنیاز کۆکرانەوە تا بتوانن لە داهاتوودا گفتوگۆی لەبارەوە بکەن لەگەڵ حکومەت و لایەنە سیاسیەکان بۆ بەدیێنانی مافەکانی ژنان و بەشداریکردنیان لە پرسە نیشتیمانی و هەڵبژاردنەکاندا تا لەو ڕێگەیەوە مافە یاسایی و نیشتیمانیەکانیان بەدەست بهێنن لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتدا.